شبو؟ شبونا شانو جهدت كمان؟ ایرو روزاداویه روزاوری داویج فستیوال کرکوک شانو کجاسیم امجی وک شانوگرین روش آوا ام بشتاری فستیوال شانوی باشور بین شو دست بگی ام سپاس دکن ربریا و فستیواله که ام دعوتی فستیوال شانو یک کرکوکی کرد شانو اما بنافع ببورین الموزین نامه شانو مجی خوشخو ببورين المهوزينة اف لبورين جبو مهوزينة شنو منا مهوزينة شو دم كسي كوبيسي جو دبجون كو مهوزينة ل ترسيبية مجد خص ام بين ما بيكونن بريو شنو يخا خوشحاڵین سێ ڕۆژە لە خزمەتتانین سێ ڕۆژە ئێوە گروتینێکی هونەری جەدەلێکی هونەریتان قسەت ئەم شاری ئێمەوە ئەڵبەتە ئێمە وەکو هونەرمەندانی چەمچەماڵ پێنج خەڵاتمان ئامادە کردووە بۆ پێنج نمایشێکە لە چەمچەماڵ نمایش کراوە کە بریتیە لە مێژووی دوو کۆپەڕەواتە لە دوو بەرگا مێژووی چەمچەماڵە کە ئێمە پێشکەشێکین بە ستافەکان بۆ ئاشنایەتی زیاتر و ئێمە مێژووی چەمچەماڵتان پێبەخشینوە لەگەڵ خەڵاتێکی ڕێزلێنان کە درعێکە درعی هونەرمەندی خۆشەویست هونەرمەندی جوانەمەرگ کاک فوادی حەمەخان کە بەداخ و پەژارەیەکی زۆرەوە کاک فواد بەهۆی کۆرۆناوە ساڵی 2020 ئەمەی بەجێهێشت